ژمارەی ناوەندەکانی وەرگرتنی پێکوتەی ڤایرۆسی کۆرۆنا لە کەرکووک بۆ 100 ناوەند زیاد کرا و تا ئێستاش لە کۆی نزیکەی 1,800,000 هاوڵاتی لە دانیشتوانی پارێزگاکە 80,000یان پێکوتەیان وەرگرتووە. بەڕێوەبەری تەندروستی کەرکووک هۆشداری دەدات لە بەرزبوونەوەی ئامارەکانی توشبوون بە پەتای ڤایرۆسی کۆرۆنا و داوا لە هاوڵاتیان دەکات هاوکاریان بکەن و بەدەم هەڵمەتەکانی تەندروستی وەرگرتنی پێکوتەوە بچن. لە ماوەی مانگی ڕابردوو ئامارەکانی توشبوون بە پەتای ڤایرۆسی کۆرۆنا لە کەرکووک زیادی کردووە. بە تایبەتی دوای جەژنی قوربان ڕێژەی مردن و مانەوەی توشبووان لە نەخۆشخانەکانی تایبەت بە کۆرۆنا زیادیان کردووە. هەروەها بەکارهێنانی ئۆکسجین لە نەخۆشخانەکاندا زیادی کردووە. هەر بۆیە لە ڕێگەی پەیوەندیەکانی خۆمان و دەستگاکانی ڕاگەیاندن و ناوەندەکانی تەندروستیەوە داوا لە هاوڵاتیان دەکەین ڕوو بکەنە ناوەندە تەندروستیەکان و پێکوتە دەست بە پەتای ڤایرۆسی کۆرۆنا وەربگرن. هاوڵاتیان لە کەرکووک دەتوانن لە 102 ناوەند لە سەنتەری شار و دەوروبەر و قەزا و ناحەیەکان پێکوتە وەربگرن. شارەزانی تەندروستیش لە کەرکووک ئەو دەنگۆیانە ڕەت دەکەنەوە جیاوازی لە نێوان پێکوتەکاندا هەبێت. پێیان وایە هەر سێ جۆری پێکوتەکە کاریگەری خۆی دەبێت و دەبێتە هۆی بەرزبوونەوەی دژەتەنی ڤایرۆسی کۆرۆنا لە لەشی مرۆڤدا. بەڵێ وا دیارە ئەم لە عێراقی سێ جۆری لوقا هەیە. یەکەمەکەیان جۆری سینەکەیە کە سینۆفارمە، دووەمەکەی جۆری ئینگلیزیەکەیە کە ئەسترازینیکایە، لەگەڵ ئەمریکەکە کە هینە ڤایزەر بایۆتێکە. هەر سێ جۆرەکە سێ جۆری کاریگەرن و بە هەمان شێوە کە لە خۆماندا واکاکەوە دژەتەنە لە لەشمان پیابێک دژی ئەو ڤایرۆسە ئەگەر هاتوو ڤایرۆسەکە نزیکمان کەوتەوە ئەو دژەتەنەیە بامەی ڕاوەسێت و بەرگریکی باشە کات و بۆیکەوە ئەو نەخۆشیە توشمان نەبێ بە دەرەجەی یەک ئەگەر توشمانش بوو لاسە مەحڵە بە سووکی و نەگاتە ڕادەی ئەوەی کەوا پێویستمان بە نەخۆشخانە بێ. کەواتە خۆی هەرسێکی ئەم سێ جۆرە لە ناحیەی ئەوەی کاریگەرە هەرسێکی کاریگەرە وایە بە دەرەجەی بڵین هەیە ڕێژەی زیاتر و کەمتر، بەڵام ئێمە وەکو شارەزا لەم بۆرانە لامان گرنگ ئەوەیەکەوە ئەم کەسە کە لوقاحەکەی لێیە چەندێکی دوورەکەوێتەوە لەوەی کەواتو پێویستی بە قەستەخانە بێ یاخو ئەگەری مردنی هەبێ. هەر سێ جۆرەکە بە هەمان شێوە کاریگەرن لەوەیکەوە ئەگە گردمانش ئەم لوقاحە با بڵین نەگاتە ئاستێکە تەست ناکوێت و ژیانمان لە مەترسیدا بێ یاخو لە مردنمان بێ. کەواتە کاریگەری هەمویان بە شێوەیەکی گشتی لەوەیە. بەس ئەمێنێتەوە مەتەنەن جۆری ڤایزەر با بڵێن 100 ئەگەری ئەوە هەیەکەوە نەهێلی نهاییەن تووشی ئەو ڤایرۆسەبی، جۆری ئەسترازینیکا بە دەرەجەیە کەمتر، جۆری سینەکە بە دەرەجەیەکی کەمتر، بەڵام هەرسێکیان کۆن لەسەر ئەوەیکەوە بەرگری پێیاکەین دژی ڤایرۆسەکە بە شێوەیە کە بە سووکی و بە ئاسانی بڕاتڕێەوە. ماوەی مانگێکە بەڕێوەبەرایەتی تەندروستی کەرکووک هەڵمەتی پێدانی پێکوتەی بە هاوڵاتیان دەست پێ کردووە. ئەمە شوای کردووە بەدەمەوە چوون بۆ وەرگرتنی پێکوتەکە با ڕێژەیەکی بەرچاو زیاد بکات و ڕۆژانە سەدان هاوڵاتی لە کەرکووک خۆیان دەکوتن. چیانووری کەناڵی پەیام، کەرکووک.